سیواک لە هەموو کاتێکا سنەتە. لەم چەند کاتەیە زیاتر جەختی لەسەر کراوە لە بیری مەکە. یەکەمیان پێشەوەی دەستکەی بە نوێژەکان ئیتر فەرز بێ یاوەکو سنەت. دووەمیان پێشەوەی دەستکەی بە دەستنوێژ یاوەکو دوای دەستنوێژ یاوەکو ئەگەر هاتوو ئاوت ڕادا دەمت لەو کاتانە سیواکەکە بکەی باشترە. پێشەوەی دەستکەی بە قورئان خوێندن بە هەمان شێواز سنەتە سیواککەی. مارەم پێشەوەی بخەوی دوایەوەی لە خەو هەڵسای. من دەرەگا لەیلا لە کاتی ئەگەڕێیتەوە بۆ ماڵ سنەتە سیواکەی. دایکمان عایشا فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سیواکێ کرد و سەلامیە کرد. سەلام عەلەیکوم ماڵەکە. و هەروەها لە هەر کاتی هەستت کرد بۆنی دەمت گۆڕیاوە سیواکە. لەم کاتانەیە شەرع هانی داوی سیواک بکەیت. خۆ ئەگەر بتوانی لە دوای نان خواردنەکانیشت سیواک بکەی کارێکی زۆر چاکێک. جا ڕەحمەتی خواتان لێوێ ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ مەرضات للرب ئەمە بێتەمایە ڕەزامەنی خوای پەروەردگار زیندوی بکەنەوە. با لە باخڵی هەمووتانە هەبێ. نرخەکەی زۆر کەمە نرخی 1000 دینارە. لە هەموو جێگەیە دەسەکەوێ لە هەموو جێگەیە جێ ئەوێتەوە. سوودەکانی ئەجگار زۆرە بۆ دانەکانت بۆ پۆکت بۆ قوڕگت بۆ مەعیدەت بۆ مێشک و زاکیرەت ئینسان چالاکەکە بڕۆن بگەڕێن سەیریکەن چەندێ سوودی هەیە. من لێرەوە گلەیی لە خاوەن سەیدەلیەکان و ئەبوو عیادە و دکتۆرەکانەکەم بۆ بایەقی پێمە نادەن. مەگەر ئەمە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە توێژینەوەی لەسەر نییە بۆ باسی ناکەن. بۆ لە سەیدەلیەکانتانی ئێوەش نایفرۆشن بایەقی پێبن. ئەمە خۆشەویستانم سوودی زۆرە لەو فڵچە و مەعجونەی کە لە هەموو ماڵێکە هەیە. وەلای بیرتان نەچێ ڕۆژانە کاتێ بەکارهێنن سەرەکەی جاجار نوێی بکەنەوە بیشۆرن پاکی بکەنەوە ئەوسا بەکاری بێنن. سوبحان الله پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەنە فەرمانم پێکراوە من سیواک بکەم حتا ترساوم لەوەی دانەکانم لەدەست بم. کەچی من و تۆی موسڵمان عمرێکی زۆرمان کردە و حتا ئێستا سیواکی نە لە باخڵمان. لە دوایان ڤیدۆ با سیواک و لێ نەبڕێ. سەلام عەلەیکوم.